ئەسڵ خوان پابەر نین پێیەوە ناکرێ مقارنەی ئەوە بکەیت کە تۆ هەموو شتەکان زەربی سفر کەیت بۆیە لەم بەر ڕاتە ئەو بەر لەوێ ڕاتەوە بەر سەنگەر گواستنەوەکانی هەموو لە پێناوی ئەمەیە بۆ سڵاوتان لێ بێم کاتتان باش بینەرانی بەڕێز لە مێزی هەڵبژاردنەوە جارێکی تر هاتینەوە خزمەتتان گفتوگۆ لەگەڵ یەکێک لە کاندیدانی بربژێر بۆ هەڵبژاردننی یانزەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەرلەمانی عێراق دەکەین بەڕێز ئاکام عەبدوڵڵا حاجی تۆفیق تەلانی کاندیدی ژمارە 253 کەەوە کاندیدی سەربەخۆ ئەوێ بچێتە پەرلەمانی عێراق ئەمانەیە قسە لەبارەی کاندیدبوون و هەوڵەکانی و هۆکارەکانی خۆکاندیدکردنیەوە بکەین کاگاکان بەخێر بیت زۆر سپاس خۆشحاڵین کە لەسەر مێزی هەڵبژاردن پێکەوە گفتوگۆ لەبارەی پرۆسەی هەڵبژاردن و پرۆسەی کاندیدبوونی تۆ دەکەین دەستان خۆش بێماندوو نەبن سپاسانەکەین ئەگەر وەک دەرگایەک بۆ گفتوگۆکەمان بپرسین کاگاکام پارێزەرێکی ڕاوێژکار و یەکێک لە پارێزەرە دیارەکانی سنووری پارێزگای سلێمانی بۆچی ئەوێ بچێتە پەرلەمان تۆ ئەتێ بچیتە پەرلەمان کە موچەکەت زیاتر بێت ئەتێ بچیتە پەرلەمان ئامانجەکەت هەیە بەدەستی بێنی یان بۆچی بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ شارپرێز زۆر سپاس بۆ ستافە جوانەکەتان دەستان خۆش بێت ئێوە ماندوونە ناسانە بەردەوام لەناو خەڵکان و بەڕاستیش من ئەمە ئێڵم مەدەح ناکەم کەناڵێکی جوان زۆر ڕازگویانە زۆر بێلایەنە زۆر میهنیانە کاری خۆتان ئەکەن دەستان خۆش بێت سوپاسانەکەم ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان ئەبینێ ڕۆژ لە دوای ڕۆژ دوای 35 ساڵ لە حکومڕانیەکی ناتەندروست دوای 35 ساڵ لە حکومڕانیی ناتەندروست هەموو ئەو خەڵق ئەو بارودۆخە نەخوازراوانە هاتوتە کایەوە کە بیر لە ڕێگە چارەیەکی تر بکەن لە دەروەی حیزب ئێمە بینیمانە لە ساڵی 92 هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەکرێت بۆ پەرلەمانی کوردستان و دوای ئەوە لە ساڵی 2006ەوە بۆ پەرلەمانی عێراق هەڵبژاردن کراوە ئەمە خولی شەشەمی پەرلەمانی عێراقە بینیمانە نوێنەری کورد لە بەغا بۆچی بۆ زۆر وازح بینیمانە نوێنەری کورد نوێنەری حیزبە لەوێ نەوەکو نوێنەری ڕاستەقینەی گەلی کورد بێ ئێمە جوودیان بەرز ئەنرخێنین بەڵام خۆ خەڵک دەنگی پێدات ڕاستە خەڵک لە ڕێگای حیزبەوە خەڵکیش بەڕاستی لە دەروەی حیزب دەنگی پێ نەیاون هەر ئەندامانی حیزب دەنگی پێیاوە هەر ئەندامانی حیزبەکەی خۆیتی ممکن ناڵم شتیوانێ مستحیلە نادرن هەیە شتیوە کەسێکی خۆش ئەوێ لە کاندیدێکی حیزبیە بەڵێت زۆر احتیاجی دەنگی پێ ئەیە بەڵام بتەوێت بە عام وەکو خەڵک نەخێر هەموو دەنگی نیاوە بە ئەم حیزبە تەنها ئەندامانی حیزبەکەی بۆیش ئەندامانی پەرلەمان دابش بوون بەسەر حیزبەکانە بۆی ئەندامانی پەرلەمان کە لەوێ بۆ دابش بۆ سەر حیزبەکانە ئەم حیزب ئەوەنە هەیە فلان حیزب ئەوەنەیە سەر حیزب ئەوەنە هەیە ئەمە خاڵێکە کە زۆر جەوهریە لای من ئەوەی من بینیمە لەوێ ئەوەنەی ئەندامانی پەرلەمان لە خەمی دەسەڵاتی حیزبی و پێگەی حیزبیا بوون ئەوەنە لە خەمی کوردانە بووە نمونەی زیندوش معنێ کۆمەڵێک یاسا و ڕێسا هەبوو لە عێراقا کە دەرچووە پێی دەسوور بۆ تۆ بەرقەرار بووە بەڵام تا ئێستا ئەمان هیچ کارێکیان نەکردۆ لەسەری ئەگەر بگەڕێنەوە بۆ مادەی 140 ئەبووە تا ساڵی کۆتایی ساڵی 2007 ئەم لیژنەی تەطبیق دانراوە کۆتایی پاتایە و یەکلا بوایەتەوە بەڵام ئەوەی کە ئێستا قەزێنە بێ لە لای قیادەی کورد مادەی 140 باشە ئەوەی قەزێنە بێ لای کورد مادەی 140 جێبەجێ نەکردنی دەستورە ئەوەنەی لە خەمی وەرگرتنی پۆستێکی حیزبیایە لەسەر کۆمارتەوە لە جێگری سەرۆکەوە لە جێ پەرلەمانەوە لە جێگری پەرلەمانەوە لە وەزارەتەوە لە مدیر عامەوە هەموو ئەمەشی بۆ دەستکەوتی مادیە بۆ خزمەت نییە بەڵام خۆ ئەوانەش ئەگەر بگەڕێتەوە بۆ دەستور مافی کووردە و بەدەزێنانی ئەو پۆستانە بەدەزێنانی مافی کووردە لە چوارچێوەی ڕاستە کادری حیزبی ئەبنە خاوەنی ئەو پۆستانە بەڵام کادری و حیزبانە ئەبنە خاوەنی ئەو پۆستانە کە دەنگ بەدەزێنن حیزبە گەورەکانن کاکاوکار ئێمە ناڵین ئەم پۆستانە ئیستحقاقی گەلی کورد نییە گەلی کورد زۆر لەوە گەورەتر و زۆر لەوە ئیستحقاقی زیاتری هەیە ئێمە ئەڵێن شەڕی ئیستحقاقی کورد نەگراوە شەڕی ئیستحقاقی حیزبی گراوە ئێمە باسی ئەمە ئەکەین باسی ئەوە ناکەین بڵێن والله ئەمانە ئیستحقاقی کورد و نابێ بۆ ئێمە بێ نەخێر بەڵکو ئەوایە ئەمانە هەموو هێز و قوتی خۆیان
لا ئەجندایەکی نەتەوەیە لەوێ کۆب کردایەتەوە شەڕی نەتەوەیی بێ شەڕی ئایدۆلۆژیە و کورد نەبێت. دوای تا ئێستا شەڕی نەتەوەیی لەوێ نەکراوە. نەخێر باشە تۆ وەکو کاندیدێکی سەربەخۆ گەر بچیتە پەرلەمانی عێراق بە چ میکانیزمێک ئەم شەڕی نەتەوەیی ئەەکەیت؟ کاک هاوکار طبعاً هەموو ئەندام پەرلەمانێکە هەموو کوتلەیەک پرۆژه یاسای خۆی هەیە. ئەم پرۆژه یاسایە کە لەوێ تەقدیمی ئەکات لە پەرلەمانە بەڕاستی ئەبێ دەنگی بۆ کاکاتەوە منی بچم بە وەکو کەس ئاکام لەوێ بم و یان وەکو کوتلەیەکی حیزبی یەک گروپی ئیسلامی دوو ئەندام پەرلەمان 4 ئەندام پەرلەمانی هەبووە کۆمەڵ ئیسلامی یەک کەسی هەبووە باشە پرۆژه یاساشی هەبووە و دیاریش بووە برادرانی یەکێتی هەندێک خەڵکی فعالیان هەبوو دیار بووە لە هەموو حزابەکان خەڵکی فعالای بەڵام زیاتر ئەوەنەی ئەجەندای حیزبەکە زاڵە بەسەریا ئەوەنە زاڵنە بەس ئەوەنە مەسائلە نەتەوەیەکە زاڵنەی بەسەریا چونکە ئەم کارنامەی حیزبەکەی خۆی ناتوانێت لیلا بە هەر شتێک نەچێتە سەبەتەی بەرژەوەندی بە حیزبەکەی خۆیەوە ئەمە ناکات ئەو کاکێ هاوکار ئەمە جێبەجێ نەکردنی هەموو ئەو بەرژەوەندانی کە گەلی کورد لەوێ هەیە ئەمان نەچوون بۆ ئەوروپیری بۆ جێبەجێکردنی یان داواکاریەکانن لە ئاستی ئەویان نەبووە ئەمە جیاوازە لەوەی کە ئێمە باسی فەڕەنسا و فڵان بێ بۆچی فەڕەنسا دەستورێکی هەیە بۆ هەموو شعبی فەڕەنسی یەکشتە وەتە ڕێزیش لە هەر جۆرە بڕیارێک ئەکرێ کە تیا دەربچێت ئەم دیموکراسی کە لە کوردستانی ئێمە ئێستا پیادەی ئەەکەین ئەسڵ خۆیان باوەڕیان پێ نییە ئەسڵ خۆیان پابەر نین پێیەوە لە عێراق دیموکراسی تەنها بۆ هەڵبژاردنەوە بۆ ئەوەی کە هەڵبژاردن هەمووی ئیستحقاقی انتخابی خوان وەکو پێویستە بڕۆ بگەڕێڕوانە بۆ تەواوی هەڵبژاردنەکان ئایا نزیک بۆ لە 100% ئەو وعدانەی لە هەڵبژاردنە دراوە بە خەڵک ئایا جێبەجێ کراوە پارساڵ ئێمە بینیمانە لە هەڵبژاردنە چی وتراوە ئەمڕۆ چی ئەوترێ لە خولی پێشوا بینیمانە چی وتراوە ئێستا چی ئەوترێتەوە ئێمە کە شایستەی دارایی خۆمان لە عێراقا کە بەپێی میزانی عێراق بەپێی ئەوە ئەبوایە ئێمە بودجەی خۆمانمان هەبێ کێ نایکات بۆ ناکرێت هەرێمی کوردستان و حیزب دەسەڵاتدارەکان وڵێن عێراق نایکات عێراق لە هەرێمی کوردستان نایکات باش تۆ وەکوی ئاساناسێک هەندەی یاساکان خوێند بێتەوە هەندەی مادەکان خوێند بێتەوە شارەزای تایە هەبێت هەر بەڕاستی ئێستا کێ تاوانبارە لە بینی هەرێم و بەغایە من ئەوەی ئەیبینم هەرێمی کوردستانە حکومەتی هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی لەبەر ئەوە ناڵێن عێراق شامی شەریفە ناڵێن عێراق نایەوێت ئەجندای خۆ بەسەر هەرێمی کوردستانە جێبەجێ بکات ناڵێن عێراق نایەوێت هەرێمی کوردستان هەڵوەشێنێتەوە ئەم ئیدارەیە نەمێنێ بەڵام ئەوەنەی لە کوردستانە حیزبەکان خەریکی ملشکاندنی یەکترن ئەوەنەی خەمی بەدەستهێنانی پلە و پۆست و مەنسەبیانە ئەوەنە خەمی ئەمایان نەبووە ئێمە وتمان نەودنا ڕادەز ناکەن لەبەرەوەی ئابووری سەربەخۆی خۆمانمان هەیە بە ناچاری تەسلیمیان کرد بەڵام بە سەفقاتێکی زۆر بەهێز و تۆکمەت نەدراوە بە عێراق ناناوەتێ بڕۆ بگەڕێرەوانە لە 2 ساڵ پێش ساوە ئەیانەوت کاکە ئێمە نەوت داهاتمان نییە نەوتەکەمان وانە پارە نییە فڵان نییە بەڵام دوایش دەرەکە ئێستا هەر پێچەوانی قسەکانی خوان قساکەنەوە لەناو ئەوەنە $1,000,000 ئەوەنە $1,000,000 نەوت فرۆشراوە ئەوەنە مازەرت بەرکەوتەوە کە نەوتمان نەفرۆشتەوە پرسیارێک کە بەردام لەسەر مێزی هەڵبژاردن قسە لەگەڵ کاندیدەکانەکەین ئەو پرسیارە ئەەکەم با لە بەڕێزی شتی بکەم ڕۆژی 11 هاوڵاتیە چێتە سەر سنۆقی دەنگدان دەنگ بدات بۆچی دەنگ نەدا بە کادرێکی پارتی یەکێتی یەکگرتوونەوەی نوێ کۆمەڵ بۆچی دەنگ بدا بە ئاکامی حاجی عەبدوڵڵا ئێمە سەرەتاوە ئەرزم کردیت واز لە خراپەکانی ئەوان بێنە بۆچی دەنگ بدا بە تۆ من وعدێکم یاوە بۆ میلەتی خۆم باشە مێژوومان پرشکۆیە لەم بابەتەیە کە خاوەنی وعد و بەڵێنی خۆمانی من کاتێک خۆم کاندید کردو ئەڕۆمە پەرلەمانی عێراق مەبەستم بەدەستهێنانی ئیمتیازی حیزبی نییە دەستکەوتی مادی نییە ئەوەنەی لە خەمی ملەتەکەمام ئەوەنە لە خەمی ئەوانیم
ئاخۆ چیم دەست ئەکەوێنە هەموو پێم وانە من نامعروف بم لێرە و لە دادگای سلێمانیە لە دادگاکانی دەوروبەریە خەڵکێکی زۆر من ئەناسێت و ئەش بزانێت کە من الحەمدوللا لە ڕووی مادیەوە بارودۆخی داراییم خراپ نییە زۆریش باشم زۆریش باشم بەڵام کاتێک ئێمە بڕیارمان داوە کە خۆمان کاندید بکەین بۆ مەبەستەیە کەوا بتوانین ئێمە لەوێ دەنگێکی دلێر بین لەژێر ئەجندای حیزبی نەبین و هەر شتێک بەرژەوەندی دین و میلەتە بەرژەوەندی میلەتەکەمانی تابێ ئێمە ئەوە لەوێ جێبەجێ بکەین هەر پرۆژە یاسایەک لەگەڵ دینی میلەتەکەما و لەگەڵ عەقیدەی میلەتەکەما و لەگەڵ نەتەوەی ئادا و کلتوری نەتەوەکەما یەک بگرێتەوە من لەگەڵ ئەمە لەوێ ئامادەم ئەوە بێ بکەم هەموو ئەنگاوێک کە مرۆڤ ئەینێت ئەگەر بێت ژوورێکی ژوە خانوەکەی دروست بکات هەموو دیوەکانی لێگەیاتەوە خوێنێتەوە ئەسە بتەوێت سەفەرێک بکەیت بۆ هەولێر لێکی دەیتەوە کەی ئەڕۆیکەیەوە چۆن ڕۆی چۆنیتەوە چیمان لەکوێ نانەخۆی کەی فریاکەوی چی ئەەکەیت ئایا ئەتوانین ئەمە بکەی یاندا تۆش کاتێک خۆت کاندید کردووە هەر بەجددی دیوە جیاوازەکانی پەرلەمان و کاندیدبوون و ململانەی حیزبەکان و ململانەی کوتە سیاسیەکان لێک داوەتەوە ئامادەی بۆ ئەم کارە کاک هاوکار منەوە ئەرزم کردی سەرەتا ئێمە مێژومان هەیە لە خزمەتکردن بە نیشتیمانەکەمان من کوڕی بنە ماڵێکی شوڕی جەڕم نامێ خۆم بەوە بڵم چیم کردەوە چیمان نەکردو بەڵام مێژومان شاهیدە ڕابردوێکی ناشرینمان نییە نە لە گەندەڵی وتێوەگلاوین نە لە فەسادی ئیداری وتێوەگن نە لە فەسادی ئەخلاقی وتێوەگلاوین نە لە جاسوسی و جاشێتی و خراپەکاری وتێوەگلاوین نە لە شەڕی ناوخۆ وتێوەگلاوین وەکو هەر هاو نیشتیمانێکی ئەم وڵاتە من لەم نیشتیمانی خۆمە لەسەر شان و ڕەنجی جوودی خۆمان ژیاوین و پێگەشی حیزبیشمان هەبووە جەنابەت لەوانەیە بزانیت و خەڵکی کوردستانیش ئەزانێت کە ئێمە لە ڕەشا بەشدار بوون شوێن دەستمان هەبوو ئەگەر بشمان ویستایە بمان ویسایە لە پاڵ حیزبێکە کار بکەین بە تایبەتی من ببیستە لەوانە دەرگای زۆر حیزبەکان کرا پرسیاران کەوتەوە دواتر بیکەم بەڵام ئێستا واد لێ کردم کە پرسیارەکە پێش بخەم کاگاکەم کوڕی بنەماڵەیەکە کە بنەماڵەیەکن وەک هەر یەکێک لە بنەماڵەکانی تری سەردەمی شۆڕشەکانی کوردستان قوربانیان دا و خەباتیان کردووە و بەرپرسیارەتی سیاسی و سەربازی لە بنەماڵەکەیانە هەبووە یەکێک لە براکانی تۆ یەکێک لە کەسە دیار و فەرماندە سەربازیەکانی نێویکێتی نیشتیمانی کوردستانە دوای ئەوە خۆت باگراوندێکی حیزبی ئیسلامیت هەیە یعنی تۆ ڕۆژگارێک کادری یەکگرتووی ئیسلامی بوویت ڕۆژگارێک لەگەڵ بەرپرسانی یەکگرتووی ئیسلامی کوردستان نزیک بوویت کارت کردووە لەو حیزبا بەرپرسیارەتیت هەبووە بچیتە پەرلەمان لە کام لاوە نزیکە بیت یعنی مێژووی بنەماڵەکە دوات لێ ئەکا لە یەکێتیەوە نزیک بیت یان باگراوندەکەی خۆ دوات لێکا لە یەکگرتووە نزیک بیت کاک هاوکار وەڵامی پرسیارێکی زۆر جوانە زۆر جوانە زۆر وەجیها من ئەمە بەڕاشکاوی بە دەنگدەرانی هەرێمی کوردستان و باز بسات بازنەی سلێمانی ئەڵێم نەک یەکێتی نیشتیمانی کوردستان نەک پارتی دموکراتی کوردستان جوولەکەیەک بێت ئیسرائیلیەک بێت لەو ناو پەرلەمانی عێراقا هاوکارم بێت دەنگ لە بەرژەوەندی میلەتەکە من کارکە من دەستی ماچەکەم و هاوکاریم لەگەڵە پێوەرەکانی بەرژەوەندی چین لای تۆ پێوەرەکانی بەرژەوەندی ئێمە کۆمەڵێک ئیستحقاقاتمان هەیە لە حکومەتی عێراقیە باشە هەر بە تەوتینی موچەی مامۆسایانەوە هەم بە بڵێن مەسائلی بوجە و شایستەدارایەکانمانەوە هەم پاراستنی سنووری ناوچەی جێناکۆکەکانمانەوە هەم بە یاسای پێشمەرگەوە هەم بە یاسای نەوت و غازەوە هەموو ئەمانە کە ڕەهەندی نیشتیمانین ئێمە لەسەر ئەمە کارەکەین بۆ ئەمە کارەکەین منە وەکو ئەرزم کردی شیعەیەکی بەسڕا بێت هاوکارم بێ و پاڵپشتی پرۆژە یاساکانی من بێ دەسی ماچەکەم و قاچیشی ماچەکەم لە پێناوی بەرژەوەندی میلەتەکەمان نەک ئەوە جوولەکەیەک بێت هاوکارم بێت من ئیتیفاقم لەگەڵا و ملکەچیشم بۆ تەواوی هەر شتێک بە شەرتێک لە شکۆی میلەتەکەم کەم نکاتەوە لە شکۆی کەسایەتیم کەم نکاتەوە من ئامادەم لەگەڵا هەر جۆرە خزمەتێک بکە کەواتە ئەوەی ئەیبینین لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەند جارێک هەڵوێستی تند لە نێوان فراکسیۆنە کوردیەکان لە بەغداد گیراوەتە بەر لەسەر مافەکانی کورد لەسەر ئێستحقاقاتی کورد لەسەر بەرژەوەندیەکانی کوردستان تۆ کە ئەمانە ئەبینی بۆچی لە یەکێک لەم هێزە سیاسیانە خۆت کاندید نەکرد کە ئەگەری ڕەنگە دەرچوونت زیاتر بایە لەوەی کە کاندیدێکی سەربەخۆبی لە وەرەوە هەمووان زانین کە کاندیدێک کە سەپۆرتی حیزبی و سیاسی هەبێت ڕەنگە باشتر بتوانێت کار بکات لەوەی کە کاندیدێکی سەربەخۆبێ بە تاک باڵ غەریکی کارکردن بێت هەر کاکاوکار ئەگەر هەر بە بانگەشەکەی من ئاسا ببینیت ئەبینیت ئیڤن لەگەڵ حیزبیا جیاوازە زۆر ئێمە عادەتەن لەوانەیە هەم لە هەموو سنووری سلێمانێت چەند فلێکسێک و چەند پۆستەرێکمان هەڵواسرا بێت
کەوانش بە ناشکوری نەبێت کەوتوتە بەر حملەی دەڕاندن و لێکردنەوە و هەڵوەشانەوە. ئێمە ئەگەر بڵێین ئەم ململانەی حیزب کاندیدەکانی بڵێن ئەندام پەرلەمانەکان لە پەرلەمانی عێراقا بەڕاستی وەکو ئەرزم کردی سەرەتا ئەوەنەی لە خەمی بەرژەوەندی حیزبەکانیان نەبوون، ئەوەنە لە خەمی میلەتەکەیان نەبووە، بۆیە نەیانتوانێت لە هیچ کاتێکە لەسەر یەکشت هەڵوێز بن. ئەوەنەی لەوێ خەریکی ملشکاندنی یەکتری و کوتلە و کوتلەچی ئەم چۆتە پاڵ ئەو گروپی شیعە و ئەو چۆتە پاڵ ئەو گروپی شیعە و ئەو چۆتە ئەوە، ئەمەش بۆ دەستکەوتی حیزبی بۆ دەستکەوتی بەرژەوەندی میلەتەکەت نەبوو، بۆ ڕەهەندە نیشتیمانەکان نەبوو تاوەکو بتوانێت ئەم گروپە شیعیان ئەم کوتلە شیعیان ئەم کوتلە سونیە بەکاربێنە بۆ خزمەتی میلەتەکەی خۆی. نەخێر ئەوە هەر هەموو ئەمانە کە کراوە بۆ بەرژەوەندی حیزبەکەی خۆی بۆ بەرژەوەندی حیزبەکەی خۆی بۆ لە هیچ کاتێکە هیچ کوتلەیەکی کورد لە عێراقا هاوڕا و هاودەنگ نەبوون، ئەوەنەی لەوانە بوون، یعنی زۆر جار کەوتونێتە بەر خانەی تەخوین و تەشیر و قسەی خراپ لەگەڵ یەکە، ئەمە جاشە، ئەمە خۆفرۆشە، ئەمە ئاوایە. ئێستا ئێمە هەر بینیمانە پێشتر کە ئەم قسانە ئەکرا، ئێستا خۆمان هەمومان وا ڕائەکەینەوە بۆ بەغاو ئەڵێن شەڕی پۆستی شەکەن لەوانە. باسی ئەوەکەی کە نەیانتوانیەوە بە یەکەوە کۆک بن، بەڵام لە سلێمانی لە هەولێر لە گەرمیان و ڕاپەڕین کاندیدی سەربەخۆ هەیە. بەڕێزدیێک لەو کاندیدانەی لە سلێمانی چەند کاندیدی لە گەرمیان لە هەولێر بە هەمان شێوە هەیە. بۆچی نەتانتوانی هاوپەیمانەتیەکی کاندیدە سەربەخۆکان دروست بکەن لەبری ئەوەی چەند ژمارەیە گەبێ وەکو 253 تەنها یەک ژمارە هەبوایە و لیستێک یان هاوپەیمانەتیەکتان هەبوایە وەکو کاندیدانی سەربەخۆ، هەوڵی ئەمەتاندا نەتانتوانی یان نەخێر هەر کەسە بە خۆی خەریکی ئیشی خۆیەتی و ئێوەش ناتوان یەکتری قبولکەن؟ وڵا کاک هاوکار بە حقت لەوانەیە جەنابەت دوور و نزیک شتێک ئاگاداری من جوڵەیەکی سیاسیم هەبووە لەگەڵ تەواوی ئەو برابە ڕێزانەی کە خەڵکێکی نوخبن لە سیاسەتاوە لە هەر لە کەلار و کفریەوە تا ئەچێتە دووهۆک و زاخۆ ئێمە لەگەڵان دانیشتون ڕوود قسەمان بۆ لە سلێمانی، لە هەولێر، لە کەرکووک، لە دووهۆک، لەگەڵ هەموو ئەمانەمان کردووە. بەڵام بەشێک لەوانەیە جیاوازی هەبوو بێت، ڕای جیاواز هەبوو بێت، لەوانەیە بارودۆخی سیاسی عێراقیان زۆر بە گونجاو ملائم نەبینی بێت لەو کاتەیە ئەوە بکەن ویان ئەو دیموکراسی کە ئێمە باسی ئەکەن لە هەرێمی کوردستانە ئەوەندە بەرجەستە نەبوو بێت تاوەکو بتوانێت تیا گەشە بکەیت. ئێمە بینیمانە هەر جوڵەیەکی سیاسی ڕووی یابێ ئاسەوارێکی خراپی بەدواوە بۆ، ئاسەوارێکی خراپ بەدوایەوە بۆ لە ئەنجام شکستی هەناوە. یعنی ئەمە ئەگەر ببینین بەهێزترین جوڵەی سیاسی کە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە دروست بوو بزودنەوەی گۆڕان بوو، بەڵام بەچی ئاڕاستەیەکان ڕۆشت، چۆن ڕۆشت، چی لە نەتیجەکەی چی بوو، بۆچی وایان لێ کرد؟ ئەمە لەبەر ئەوەی ئەوەنە ئیمتیازاتی مادی درا بە خەڵک، یاسا سەروەری نەبوو لەم وڵاتەیە و لێ پێچینەوە نەبوو، لێ پرسینەوە نەبوو و ئێمە دەستەیەکی نەزاهی زۆر بەهێزمان نەبووە، چاودێر و ڕقابەمان نەبووە و ئەتوانم بڵم بەداخەوە خۆزگە ئەمەوانە بواە. ئەمە قسەی سیاسیەکانی ئەم وڵاتەیە بەڕێوە ینی بەرپرسی سیاسی ئەم وڵاتەیە کە یاسا سەروەر نییە، دادگاکان سەر بەخۆنین. ئەمە یەشێک لە گرفتەکانی ئەوەیە کاتێک کە خەڵک کار ئەکات لە بوعدێکی سیاسیەوە لە لایەنێکی سیاسیە، ئەگەر دەستکەوتی بەتەمای دەستکەوتی مادی بێ بۆ خۆی لێ پێچینەوە یەکنێ لەگەڵەیە، بۆیە لەم بەر ئەڕاتە ئەو بەر لەوێ ئەڕاتەوە بەر سەنگەرگواستنەوەکانی هەموو لە پێناوی ئەمەیە بۆ ئێمە ئەگەر بگەڕێنەوە ئەم بابەتە زیاتر تقریبا لێک دووربوونە و لێک دوورکەوتنەوە یان نەوێران لەم کاتەیە ئەم گروپە دروست بێت، ئەمە ئەسبابەکانی بۆ کە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان لەبارنێ. باشە باسی کرد لە ماوەی 10 ساڵی ڕابردوو تۆ لە بەردەوام لە ساحە سیاسی و لە نێوان گروپەکان و پەیوەندیت هەبووە لەگەڵ خەڵکی ناڕازی. ساڵێکی ڕێک پێش ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا. بۆچی بۆ پەرلەمانی کوردستان خۆت کاندید نەکردو و پەرلەمانی عێراق خۆت کاندید کرد؟ وەڵامێکی موچەکەی چاورترە یان نەخێر پێ دوایە تۆ ینی هەموو قسەکانت ئاراستەی دەسەڵات و خراپی و گەندەڵی ئەم بابەتانە ئەەکەی دێ ئەمە لە کوردستانەوە ئەکرێ قسەی لەسەرکەیت نەک لە پەرلەمانی عێراقەوە. لە پەرلەمانی عێراق ئەبێ شتێکی تر بکەیت، کارێکی تر بکەیت، قسە لەسەر گەندەڵی هەرێمی کوردستان بکەیت، ناکرێت لە پەرلەمانی عێراق قسەی لەسەرکەیت، ئەبێ لە پەرلەمانی کوردستان قسەی لەسەرکەیت. بۆچی پارەم کاتە خۆ دڵم ژاد بوو پەرلەمانی کوردستان ئێستا ئەتێ بچیتە پەرلەمانی عێراق لەبەرەوەی حیمایی زیاتر و معاشەکەی زیاتر یان چی؟ ئەمە دوو خاڵە. خاڵی یەکەمیان ئایا دیموکراتر لە هەرێمی کوردستانە لەو ئاسەیە کە خەڵک گەشەی کابکە وەکو پێشتر پێم وتیت؟ ئەمە دوو پەرلەمانی کوردستان خۆتۆ لە هەرێمی کوردستانی تو هەمان کۆمسیۆن هەڵبژاردنەکە بەڕێوە ئەبا و هەمان سیستەمیشە. ئەرز دەکەم ئێمە بۆ پەرلەمانی کوردستان بینیمان پەرلەمانی کوردستان بەڕاستی شوێنی بڕیاری سیاسیە نەک شوێنێک بێت کەوا تەشریعی تیا بکرێت. لەبەرەوەی هەر لە پەرلەمانی کوردستانە
ئەجندای حیزبەکان لەوێنێت چی بێ ئەوە فەرزەکرێ بەسەریانە ئێمە ببینین ئەگەر بگەڕێنەوە بە ساڵی 96 پەرلەمانی کوردستان دەبا بەعز ناتە سەری زۆر بێشەرمانە ئێڵم لە ساڵی 2015 ئەم پەرلەمان نوێنەری شەرعی میلەت نییە دەرگا دانەخرا لە ساڵی 2000 لە ساڵی 90 ساڵێک هەڵبژاردن کراوە ئەگە مەسەرەوەش لە ساڵی 1992 کە یەکەم پەرلەمانی کوردستان دانراوە یەک یاسان پێ بڵێ لە بەرژەوەندی ئەمریکا بکراوە جێبەجێ بکرابێت زۆرنەوە یاسانێک کاکەم کامەیە ئەگەر بیژمێری زۆرن آخر جێبەجێکردنی یاساکانم پێ بڵێ تەشریعاتێک چی تەشریع ئەکراوە بۆ دیاریکردنی سنوورت بۆ دەستورت بۆ چیت بۆ کراوە ئازەحمە نەبێت چیمان هەیە بەڵێ دەستورمان نییە بەڵام پەرلەمان لە خولەکانی ڕابردووە کۆمەڵێک یاسای زۆر باشی دەرکردووە جێبەجێکردنی یاسا لە وڵاتی پەرلەمانە نییە ئەمە تەشریع و تەنفیز جایە تەشریع و تەنفیز جایە ئێمە باسی ئەمەمان لەسەرەوەیە پەرلەمان لە کوردستانە سیاسیە دروستە بەڵێ سیاسیە هەر کاتی حەزیان لێ بۆ دەرگای پەرلەمان داخن هەر کاتی حەزیان لێ پەرلەمانی عێراقیش سەدر هەر کاتێک نیەتی هەبێ ئەتوانێت بڕوات ئەو گەنجێک بێتە سەر کورسی پەرلەمان و لەگەڵ ڕێز ئاڕاستەی بە شەعب ئەجوڵێنێ شەقامە جوڵێنێ حیزبێک نییە دایخات ڕێکخراوێک نێ دایخات گروپێک نێ دایخات بەڵام خۆ هەردووکی سیاسی ئەجندای سیاسیە میکانیزمێک هەردووشیان ئەجندا سیاسیە خۆ ئەگەر ئەوەک باسی ئەمەشمان کرد ساڵی 2024ەوە لە یەک ساڵ تێپەڕیەوە بەسەر پەرلەمان بە هەڵبژاردننی پەرلەمانە ئەمە چی قیمەتێکیان بۆ دەنگی دەنگدەرەکانی خوان هێشتوتەوانێت تا ئەم لەحزێ من نازانم ئێستا چۆن جارێک تر دێن باز داواکەن لە خەڵک دەنگیا پێ بە تۆ یەک ساڵە پەرلەمان دروست هەڵبژاردۆ کە ئەبوایە لە پەرلەمانەوە ئەم شەڕی دەستوری و یاسایانە لە پەرلەمانەوە بکرا بۆ حکومەت بۆ عێراق نەک لە حیزبەکان بکە زەحمە نەبێ کام ئەم حیزبە تاوەکو هەر ئەندام پەرلەمانێک یا هەر کوتلەیە کاتێ لە پەرلەمانی کوردستانەیە ئەگەر هەر پرۆژە یاسایەکی بێ بە حیزبەکەی موافقەتی لەسەر نەکا تا حیزبەکەی ئۆکێ لەسەر نەکا ئەیتوانی بێتە پەرلەمانشەوە دەنگی لەسەر دەکات بە ئەتوانێت نەخێر ئەوە ڕوونە کە هەمویان بە ئەجندای حیزبەکانیانەوە کارەکەن بەڵام گوتمان لە عالەمە ینی ئەمە مۆدیلێکی باوی ئێستەی کاری پەرلەمانیە لە ساڵی 1992 دوو حیزب ئەم وڵاتە بەڕێوە بە لە ساڵی 1992 دوو حیزب ئەم وڵاتە بەڕێوە بە تا ئێستا ناتوانێت سنوورەکانن تێک بشکێنە سنوورە حیزبەکانن تێک بشکێنن قسەکەمان ئەوەیە تۆ ئەمە ئەزانی تو ئەمە ئەڵێیت بۆچی بۆ پەرلەمانی کوردستان خۆڵ نەبژارد پەرلەمانی وڵامی پرسیارەمە آخر وەڵامی ئەم پرسیارەمە ڕۆژ عێراقەوە دەکەم ئێمە دڵنیا بووین لە کۆڕانکاری لە پەرلەمانی کوردستانەوە ناکرێت باشە بۆ لەبەر ئەوە هەڵبژاردن بە هەموو کەس ئەزانێت کە هەڵبژاردن نەزیه نییە لە کوردستانە لە کاتێکە ئاو نییە کارەبا نییە خزمەتگوزاری نییە جێبەجێکردنی یاسا نییە سەروەری یاسا نییە باش ممکنە دەنگی ئەحزاب زیادکە ئەمە کە توێ کاگاکەم ئاو نییە کارەبا نییە جادە نییە ڕێگەوبان نییە ئەو تا ئێستا بینین ینی کارەبا کردە 24 ساعتی بە پرۆژێ ڕووناکی ڕاستە کرێکەی گرانە و خەڵکێگەیە ناڕازیە و هەمومان ئەڵین کرێکەی زۆرە بەڵام پرۆژەیەکە هەیە ناکرێت مقارنەی ئەوە بکەیت کە تۆ هەموو شتەکان زەربی سفر کەیت باش ئەمە ئەرز دەکەم ڕێگەوبان بە هەمان شێوە تا هەر ڕۆژە شەقامی شارێکەکرێتەوە شەقامی شارێکەکرێتەوە ئێمە ئەگەر ئەمە بەراوردکەین بە داهاتی هەرێمی کوردستان ئەمە چۆنێکە دەیتەوە ڕوونە هەمومانەی زانین ها ئەو ڕوونە هەمومانەی زانین داهات لە حیزب ناک حکوومەت کەوا بوو لێرە حیزب حکومڕانە حکوومەت حکومڕان نییە ئەو پرۆژانەی لە سنووری هەولێر ئەکرێ لێرە ئەکرێ لێرە کۆمەڵێک پرۆژەکە لێ کۆمەڵێک پرۆژەکە زەحمەت نەبێت لە سەدا چەنی پرۆژەی ئەو پرۆژانی کە پارتیەکێتی وابزانون تۆ وازی لێ بێنین باشە بەڵام ئەوە ڕێکوتنی بینی خۆیانە بەڕاستی بەڵام بینەوە سەر پرسیارەکەمان وەڵامی تۆ ئەم قسانە لە بەرامبەرێرەکەی بۆچی خۆ بژاردەوە بە بەغا ئەتۆ لە بەغاوە چۆن ئەمانە چارەسەرکەیت پەرلەمانی عێراق پەرلەمانێکی زیندووە باشە و یاساش تیا سەروەرە تا حدێکی باش ئێمە بینیمان وەکو ئەرزم کردی لە ساڵی 1992 چەند وەزیر لە هەرێمی کوردستان چۆتە بەردەمی پەرلەمان و سەحبی سیقای یان مسائلە و ئیستیجواب کراوە و لێپرسینەوەی لەگەڵا کراوە چووەتە ئەوانە و ئیشی لەسەر کراوە بەدەگمەنج نیمانە نادرەن نیمانە وای جۆشمان لێ بووە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی پێشووتر وتی ئەسڵەن ڕازی نابم هیچ وەزارەتێک بچێتە بەردەمی پەرلەمان کە پەرلەمان شەرعەتی چی هەیە
پەرلەمانێک لە کاتێکا لە هەر لە حزێکا بێ دەرگای دابخەوت لە سێ دەرگای نهێڵێت تۆ بڕۆیتە ئەوێ و لە پەرلەمان ئەندام پەرلەمان لی بدرێ و ئەزێت بدرێ کە لە کاتێکە حەسانەی هەیە تۆ مەچوەنی ناوەنیت بەڵام بینیمان لە عێراق پێچەوانی ئەمەیە باشە صاحبی سیقە کراوە ئستیجوابی کراوە ڕۆژانە سەرۆک وەزیران و وەزارەتەکان بانگەکرێ لەناو ئەوانەش وەزارەتی کوردمان هەبوو وەزیری کوردمان هەبووە لەسەر خراپ بەکارهێنان دەسەڵاتەکانی خۆی ڕەوانەی ماڵا کراوەتەوە دروستە ئەمانەوە لەوێ ئێمە ئەم هەنگاوە بنین ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عراق لە دوای 11 دەرەچێت حتمما کۆمەڵێک حیزب ئەچنە پەرلەمان بەشێکیان ئەوانن کە لە هەرێمی کوردستان لە دەسەڵاتن بەشێکیان ئەوان کە لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی دەسەڵاتن ئەگەر کاگاکان بچێتە پەرلەمان و دوو هاوپەیمانەتی دروست بکرێت هاوپەیمانەتێک لە نێوان هێزەکانی دەرەوەی پارتی وەکێتی هاوپەیمانەتێکیش لە نێوان پارتی وەکێتی لەگەڵ کام ئاراستیان لە هاوپەیمانەتێکە ئەبێت من ئەکید یا لە دەرەوەی هەردووکیانە بێت ئەکید هەر هێز هەر هاوپەیمانەتێک دروست بکرێت بەرژەوەندی میلەتی تا پارێزراوی من لەگەڵ ئەوەیە ئاخر چۆن نزانین بەرژەوەندیەکەی پارێزراوە هاوپەیمانەتێک لە بینی هەڵوێستوونەوەی نوێ و یەکگرتو کۆمەڵ دروست دەبێت وەکو هاوپەیمانەتی هیواکەی کە 15 کورسی بوون هاوپەیمانەتێکیش لە نێوان پارتی وەکێتی بەنای هاوپەیمانی کوردستانەوە دروست دەبێت کاگ ئاکامیش کاندیدێکی سەربەخۆی کە بووتە پەرلەمانتار کاکاوکار لەگەڵ کامیان هاوپەیمانەتی دروستەکە یا لە دەرەوەی هەردووکیان ئەوەستی تابزانی چییە بێت من وەکو ئەرزم کردی جارە لە دەرەوەی ئەوە ئەوەستیت ئەمە یەک دوو ئەو کاتە باگراوەندی ئەمانە ئەخوێنیتەوانە ئایا ئەمانە ئەجندای حیزبەکان ئەساسی باگراوندەکان ئەمە ئەو پرسیارە بکەم ئایا ئەمانە فعلن ئەجندای حیزبەکەی خۆیان جێبەجێ ئەەکەن یانەوە جارێکی تر وەکو ساڵانی پێشوو هەمان نەمەڵ و هەمان بیرکردنەوە مە عەقڵت بێ قەت لەگەڵ ئەو هاوپەیمانێتیان نابێت ممکن نییە باش پێت وایە هیوایەک هەیە بۆی کاگاکەم بچێتە پەرلەمان لە نێو کۆمەلگا لە نێو بنەماڵەکەت لە نێو هاوڕێکانت پشتیوانیەکەت هەیە کە بتوانیت ومێدێکە هەبێت یان هەرەوەیە ویسوتە لە پرۆسەیەک بەشدار بیت و تاقیب بکەیتەوە بزانی چۆنە والله کاکاوکار طبعا ئێمە جارێ هەموو شتێک ئەزانێت قسمەت و نسیبە ئەمە منەتی تیانە وجودێکی زۆریشمان کردو ئێمە و ئێمە ئاڵای پێشڕەوایەتی ئەم پرۆسەمان هەڵکردووە لەبەر ئەوە ئێمە پێمان وایە ئەگەر ئێمە بتوانین بگەینە پەرلەمانی عێراق و خەڵک متمانەمان پێ باشێ و نوێنەرێکی ڕاستەقی نەبین ڕاستگۆیانە ئەو وعدەی کە یاومانە ئەو وعدەی کە ئەیین بە خەڵک کە دڵسۆزیە ڕاستگۆیە ئەوەی کە بەرژەوەندی میلەت و گەلەکەمانی تیا جێبەجێ بکەین و هەموو ئەو ڕەهەندە نیشتیمانەیەی کە هەیە لەوێ هاودەنگ بین و هاوڕابین لەگەڵانە من پێم وایە ئەم شەڕم بۆ ئەم خولە ناکەم و ئەم شەڕ بۆ بوون بە ئەندام پەرلەمان بۆ ئیمتیازی مادی ناکەم ئەمەوێ ئەگەر بتوانین ئەمە بکەین و بگەینە پەرلەمان بە دڵنیایی من لە خۆم ڕائبینم کە ئەتوانم ئەمەی کە ئەرزم کردی ئەو وعدانەی کە ئەیەم جێبەجێ بکەم و شەڕ بۆ خولی داهاتوو ئەەکەم کە سەدان دەیان خەڵکی تر نەک ئەوەی بڵم تو محەممەد جارێکتر خۆم کاندید کەمەوە یان بابەتە باس بە ئەو کاتە لێ کولی حەدیث حەدەث ئەمە قسەیەکی تر و شتێکی تر ئەبێ بەڵام من ئەمەوێت ئەوەنە چالاک بم لەوێ ئەوەنە نەزیح بم ئەوەنە جوان بم کە لە ئەو بێ هیوایی کە ڕوویاوە لە ناو خەڵکە خەڵک بڵێ کاکە ئەرێ کاکە تۆ بەتێنە چیت پێ ئەکرێ ئایا لەوێ چی ئەکرێ ئێمە بتوانین نوێنەرێکی ڕاستەقینە و دەنگێکی دلێر بین بۆ خولی داهاتووی پەرلەمانی عێراق ئەم خولە ناکەوە ئێستا هەڵبژاردننی بۆ ئەکرێ یانزە بۆ خولی داهاتوو دەیان پیاوی وەک جەنابتان ئامادەی ئەوەی تیا بێ و خەڵکیش دەنگی پێبە کوتلێش دروست بکرێت دەسەکانە خۆش سپاس بۆ گفتوگۆکەمان بە هیوام گفتوگۆیەک بێت وەڵامی پرسیاری ئەو کەسانەی تیادرا بێتەوە کە پرسیاریان هەبووە لە کاگ ئاکامونیان توانیوە پرسیارەکان وەڵامەکانیان وەربگرن سپاس بۆ ئەوەی کە لەسەر مێزی هەڵبژاردن لەگەڵمان بوویت بینەرانی بەڕێز تا گفتوگۆی کاندید و بەرپرسێکی تری هێز و قەوارە سیاسیەکان کاتێکی خۆش و شەوتان شاد.